ئەچمە سنەی خۆشەویست و باس لە فیستیڤالێکی زۆر تایبەت و جوانەکەم کەویش فیستیڤالەکە تایبەتە بە ئامێری ڤایۆلین. دیارە لەم فیستیڤالە توانراوە کە بەشێکی زۆر لە میوزیک ژەنان و بە تایبەتیش میوزیک ژەنانی ئامێری ڤایۆلین کۆ بکرێنەوە و لەژێر ناونیشانی یادەوەریەک بۆ مامۆستا حەسەن کامکار. ئەم چالاکیە گەورەیە بەڕێوەچووەکە یەکێکە لە چالاکیە هەرە تایبەتەکانی نێو خۆرهەڵات ڕۆژهەڵاتی کوردستان و هەروەها تەواوی ناوچەکە و جیهانیش. لە شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستان دووهەمین کۆنسەرتی گەورەی ڤایۆلین لە هۆڵی ئازادی ئەو شارە و لەژێر ناوی یادەوەری مامۆستا حەسەن کامکار بەڕێوەچوو کە هاوکات زیاتر لە 230 ژەنیاری ڤایۆلین بە شێوەی سوزوکی چەندین بەرهەمیان پێشکەش کرد و ژمارێکی زۆر لە خەڵک پێشوازیان لێ کرد. ئەم بەرنامە هونەریە لە ئاست ئێران و ناوچەکە و تەنانەت جیهانیش تایبەت و کەموێنەیە. جێگای ئاماژەیە کە شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستان وەک پایتەخت و شاری دایانەری مۆسیقا لەلایەن یونسکۆ لە ئازجیهاندا تۆمار کراوە و بەردەوامیش بە درێژایی ساڵ ناوەندی شاری داهێنەری مۆسیقای لە سنە و کۆمەڵێک چالاکی وێریشی تیادا بەڕێواچێ. حدود 3 ساڵەکە ڤیۆلۆنم شڕۆ کردگا و لە سەبکە سوزوکیا کارەکەم. ئەم ڕوخدادە کە ئێمڕۆ اتفاقکەف لە کورسانە یەکێ لە بێنەزیرترین ڕوخدادگەلێ بووگە کە لە ئێرانە اتفاقکەفکە و لە جەهانیشە. ئێمە دوو نمونێ مشابهیمان بووگە، دانێکی سوزوکی ئەمریکا بووگە و دانێکیشی ژاپۆن و خۆشحاڵین کە دووەمین کۆنسەرتە گەورەی ڤیۆلۆنمان لە سنا بەرگوزار کرد و بە کۆمەکە دۆستکە لە عزیزمان ئەم کارە بە سەمەرگەی 280 نەفەر هونەرجووی ڤیۆلۆن بەیەک و سازیان لێدا لێرە و نمایەندەی سەبکە سوزوکی لە ئێرانە خانم ستارێ بەهشتی خامدوتر ستارێ بەهشتیش لە ناوم بەرنامە لە تەکێمە بەشداری کرد لە تەک چەندانە لە معالمەکان تارانە. هیوامان ئەوەسە کە لە ساڵگە لە ئایندە ئینشاڵڵا خاستر بێت هەم کەیفیەت و هەم کەمیەتێ ئەجرایە بەرنامەکە. تەفاوتێکە ئیمساڵ لە تەکپارەکە بوویەوە بوو کە ئیمساڵ بەخشی کوبەی و ڤۆکاڵ بە بەرنامەکە ئیزافە بوو و ئێمە عەلاوە بەر دەرسگەلی کلاسیکە سوزوکی چەند ئاهەنگێکیش مەحەلی کوردی و بە قەوڵێک فۆلکمان ئیجرا کرد بە هاوڕاهی بەخشە ڤۆکاڵ و بە بەخشە کوبەی. ئینشاڵڵا کە ساڵگە لە ئایندە بتوانین قەویتر و قودرەتمەندتر ئەم بەرنامە بەردەوام ئێدامە بێت. ئەم ئیوێنتە کە ئیمڕۆ دیتان دووەمین کۆنسرتێ گەورەی ڤیۆلۆن بە ڕەوەشە شینیچی سوزوکی ژاپۆنە کە پارەکە ئێمە بە 150 نەفەرە کۆنسرتماندا. ئیمساڵ تقریبەن تا 230 نەفەر ڤیۆلۆن بەیەکەوە ئێمە توانیمان چەندین قەتەعاتی کلاسیک و کوردی و ئێرانی ئیجراکەین. بعد هەمچین کۆنسرتکەرێک تقریبەن ئەم شێوە کۆنسرتە لە خاوەرمیانە شاید بەرگزار نەوێ بەم نەوعە. شێوەی ئامۆزش ئەم سیستەمە ئامۆژ ڤیۆلۆن بە ڕەوەشە سوزوکیە، ئامۆزش بە ڕەوەشە زەبانێ مادەری کە ئێمە ئەوەڕە بەر ئەساسە شینیداری گوێچکەی مناڵ تربیەت ئەوێ بۆ ئامۆزشی ڤیۆلۆن. دوای ئەوە کتێو یەکی تواو کرد بە شوێنیان نوت شڕۆعەوێ کە نەتیجێ ئەو بوو کەم مناڵگەرە هاتن ئیمڕۆ لە حفز بێ ئەمە نوت لە بەردەستیانە بێ سازیان لێدا.